بسم الله الرحمن الرحیم. بینەرانی ئازیز و خۆشەویست، بیسەرانی بەڕێز، سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لەبێ. خۆشحاڵین کە لە بەرنامەی باس و خواز بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. تەورۆی ئەمڕۆی بەرنامەکەمان کاریگەری تەمبەڵیە لەسەر ژیان. ئومەتی ئیقرا چیوا لێ کردووە تەمبەڵی هەڵبژێرێ بەسەر زانست و زانیندا. ئێمەی خاوەنی قورئان و ئاەتی قم الليل إلا قليلا بۆ نووسین و داومانەتە تەمبەڵی. ئێمەی خاوەنی فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە هەمووی هاندان و تێکۆشانە لە پێناوی سەربەرزی و ژیان و چالاکبوون و نەسرەوتندا. بۆچی خومان داوە تا پاڵدانەوە و پشتێنمان لێ کردوێتەوە. ئاخر سیفەتێک کە لەگەڵ عەقڵی سەلیم و بیرکردنەوەی ڕاست و دروست دژایەت ڕاستەوخۆی هەیە، بۆچی دەبێت ببێتە سیستمی ژیانی ڕۆژانەمان. ئەو گەل و نەتەوانەی لە مێژوودا تەمبەڵیان پێڕەو کردووە مەگەر بەشیان تەنها شکست و لە ناچوون نەبووە، بە پێچەوانەشەوە ئەو گەلانەی ڕابوون و ڕاپەڕین و کاریان کرد بۆ خۆیان و گەل و نیشتیمانیان نەبوونە سەردار و سەروەری گەل و وڵاتانی تر و قەڵاوی دەسەڵاتیان بەردەوام لە فراوانبووندا نییە. قسەیەکێ دەڵێت لە تۆ حەرەکەت لە من بەرەکەت، مەگەرەوە ئامۆژگاری پێشینانمان نییە بۆ ئێمە بە نەکردنی تووشی شکست نەبووین، ئەیکەی بڕیارە بیکەین. بەهۆی تەمبەڵیکردن لە پەروەردەکردنی منداڵ و نەوەکانمان سەدان جار هەناسەی پەشیمانیمان هەڵنەکێشاوە، ئەیکەی وشار دەبینەوە. بابوو باپیرانمان چوست و چالاک و جەسوور و کارکردن نەبوون، ئەی تەمبەڵیمان کەسانێکی نەکردوتە سەرکار و سەردارمان کە لێمان چوونەتە سەردار و بەهۆیانەوە تووشی سەد دەرد و دەرمان بووین. لە بەرنامەی باس و خواز بە میوانداری مامۆستا عەبدولحەمید سیوەیلی بانگخواز قسە دەکەین لەسەر کاریگەری تەمبەڵی لەسەر ژیان. لەگەڵمان بن. مامۆستا گیان زۆر بەخێر بێی، سوپاسی ئامادەبوون دەکەین کە لە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەماندا لە باس و خواز لەگەڵمانی. زۆر سوپاس بە بەڕێزیشتە. زۆر سوپاس مامۆستا گیان. مامۆستا دەمانەوێت لەوە دەست پێ بکەین، ئەگەر سەرەتا بپەرسین بەڕاستی بە بۆچوونی بەڕێستان وەکو بانگخوازێک تەمبەڵی چییە؟ چۆن پێناسی تەمبەڵی بکەین؟ چۆن بیناسێنین تەمبەڵی؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين حبيبنا وشفيعنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. صلايخوا لبرست ولا بنراني برز خوشويس من عبدولحەمید بەرزنجی لە خزمەتتاندا. بەڵێ دیارە باس و بابەتەکەی بەڕێستان بابەتێکی زۆر گرنگە بۆ ڕۆژگاری ئێمە کە ئەم باس و بابەتانە یەکێکە لە نەخۆشیەکانی کۆمەڵگەی ئێمە بتوانین باز لەم نەخۆشیە بکەین و هەروەها ئەو جونگانەی کە ئەم نەخۆشیە لێداوە و هەروەها ڕێگەی چارەسەرکردنی بە یارمەتی خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا. بێگومان کەسێک لە ژیانی دنیادا کۆمەڵێک کار و پرۆژە و ئیشی گرنگی هەیە، هەرکەس بە گوێرەی بوار و ئەو شارەزاییە و مەهارەتەی کەوا تێیدا هەیە. ئەنجامدانی ئەم کارانە بە چووس و چالاکی و بەڕێک و پێشی وەکو خۆی، ئەداکردنی حەقەکانە وەکو خۆی، هەم لای خوای پەروەردگار هەم لای بەندەکانشی ئینسان سەربەرز و سەرفرازە بێ. پێچەوانەی ئەمانە ئینسان لە هەرێکی لەم بوارانەدا حەقی خۆی بە کارەکان نەدا، بە معنایەکی تر تەمبەڵی و سستی تێدا کرد، ئەو کاتە هەم لای خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا قەرزارە بێت، هەم لە ژیانی خەڵکیشدا قەرزاری بواری ئەولانە ئەبێ کە پێی ئەوترێ مافی خەڵکی. ئەگەر تەماشا بکەی هەموو ئەو شوێنانەی کە خەڵکی ئەدای خۆی بەباشی ئەکات، کارەکانی خۆی بەباشی ئەنجامەگەێنێت، بەرووبوومی زۆر باش و ڕێک و پێکی هەیە. لە هەر شوێنێکیش خەڵکی نەزانن چۆن کار و ئیشەکانی خۆیان جێبەجێ ئەکەن. وەکو دکتۆر تارق سوێدان بەس لەوە کاڵێ من کۆمەڵێک لە وڵاتان گەڕاوم، ئەڵێ ئەوەنەی کە متابعەم کە دە وڵاتی وا هەیە ڕۆژانە مۆزەف ئەو 6 سەعاتە کە ئەڕواتە سەرکار ماوەی چارەکێک خەریکی کارە، شوێنی وا هەیە ماوەی نیو سەعات، ئیتر کارەکەی تری کاتەکەی تری بەشتی ترەوە کاتەکانی خۆی بەسەر ئەبا، جایتر یا تەلەڤیزیۆن یا فەیسبووکە یا ئینتەرنێتە یا ئەم جۆرە شتانەیە. بەڵام ئەڵێ تەماشای وڵاتانی تر بکەین کە ئەبینن بۆچی پێشکەوتون، تەماشاکە ئەوان خەریکی ئیشن، خەریکی کارن، خەریکی بەرهەمن، مۆزەفێکی زیادە لە شوێنێکا داینانێن کە تووشی تەمەڵی بکە. ئەلێ مناڵێکم بوو لە جامیعە بووم، موعیدێکمان هەبوو نی سەعاتی مابوو کە بچێ کارێکی جێبەجێ بکە.
ئەڵێ وتی بابڕن وتم دەی خۆڕۆڵە تا ئەچینە ئەوێ کات تەواوە بێ وتی بچینە ئەوێ 5 دقی ئەمێنێ دایرە تەواو بێ دەیوتم بە 5 دقه فرای چیەکە وتی فریاکەوین ئەڵێ کە چوینە ئەوێ کارەکەشان بۆ جێبەجێ کردین فرای ئیشەکەی خۆشمان کەوتین و ئەوانیش ئیشەکەی خۆیان بە چاکی ئەنجامدا دا بەڕاستی تەماڵی ئەوەیە کە ئینسان ئەو حەق و مافانەی کە لەسەریەتی چ لە حەق و مافی پەروەردگار تەبارەکە و تەعالە چ لە مافی خەڵکی بە جوانی بەڕێک و پێکی ئەدایان نەکاسستی تیا بکات ئەوە پێڵێن تەماڵی زۆر باشە مامۆستا لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێکرد ئێمەی ئومەتی ئیقرا کە خوای گەورە بۆ پێغەمبەرێکی یەکەمایەت فەرمانی پێدەکە ئیقرا بخوێنە فێری زانست بە زانست بێگومان هەوڵ و تێکەوشانی دەوێت بۆی کە تۆ تەواوی کەلێن و کوونەکان تەواوی شوێنە نادیار و ناڕۆشنەکانیش ڕۆشن بکەیەوە بۆچی ئێمە گەلێکین کە پێغەمبەرەکەمان لەلایەن پەروەردگارەوە فەرمانی پێکراوە بە فەرمانی پێکراوە بەوەی کە قم الليل إلا قليلا من و تەنها کەمێک نەبێ یعنی بەپێی پێویست نەبێ بۆ بەڕاستی ئێمە خۆمان داوەتە تەمبەڵیمان کردووە تا کاڵایەک ڕۆژانە بەبێ لە کاتێکدا درکیش بۆ دەکەین کە تەمبەڵی چیمان بەسەر دێنێ بەڵام هەر تەمبەڵی دەکەین بۆچی ئەمە ئینسانی موسڵمان کەسێک کە بەڕاستی بتوانێت لە ژیانی دنیادا کەسێکی بەرهەمدار بێت بەوەی کە کاتەکانی خۆی و هەشتێ نیعمەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێی داوە بەگەڕی بخات تەماشاکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی چاکترین خەڵکیمان بۆ دەکات دەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس چاکترینی خەڵک بە سووترینیانە بۆ خەڵک یعنی کێ پرۆژەی مەشروعی ئەوەی پێبێ کە زیاتر خزمەتی خەڵکا بەگشتی ئەوە چاکترین خەڵکە لای خوای پەروەردگار دەی کێ خزمەتی خەڵک بە زۆری ئەکا کەسێکە ئەجوڵەیە کە کارەکە کە نەشاڵی هەیە کە قووەتی هەیە ئێستا ئێمە ئەو پرسیاری ڕێزت ئاماژەت پێدام کاتی خوای گەورە سوبحانەهو وتەعالە وەصفی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم تەماشا ئەو خەڵکەی لە خزمەتیا بوون چۆن ئەم ئاەتانیان جێبەجێ ئەکرد کاتی خوای گەورە سوبحانەهو وتەعالە وەصفی ئەم هاوڵە بەڕێزانە دەکات دەفەرمێ چۆن بە ڕسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ قم الليل إلا قليلا باوەڕێ فەرمێ كانوا قليلا من الليل ما يهجعون قليلا من الليل ما يهجعون يعني کەمێک لە شەوە ئەوان نەخەوتن یعنی زۆرینەی کاتەکانی تر بە ئاگا بوون خوای گەورە ئەوەسفیانەکە بۆی ئەوان پێش کەوتن دوای تەماشا عولەمایانمان کە ئەو ئاەتەی بەڕێز ئاماژت پێدا باسی ئیقرا و خوێندن ئێستا ئێمە هەمومان دەگەڕێنە بۆ کتێبی پێشوونەکانمان بڵێ ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێبێ یا ئیمامی ئەحمەد یا دواتر ئیمامی نەووی یا شەیخ الئیسلام یا ئیبن القەیم یا فڵان ئەمانە دائیمە ئێمە زانستە بەسوودەکانی ئەوانە خوێنینەوە بەڵام پرسیارێکی ئێمە چیمان زیاد کردووە لەم عیلم و لەم زانستانە لەم خوێندەواریە بە چ بەرهەمێکشمان پێشکەش کردووە کە خەڵک لەم سەردەمەیە بتوانێت سوودی لێ ببینێ ئەگەر تۆ بەڕێزت تەماشا بکەی هەر مامۆسایەکی مزگەوت هەر بۆن من لەم بوارەیە هەر بانخوازێک زیاتر هەوڵ با زیاتر نەشاڵی هەبێ زیاتر بخوێنێتەوە تەماشاکەی خەڵکیش لە دەوری کۆ ئەبێتەوە یعنی خەڵک گوێ لە ئامۆژگاریەکانی ئەگرێت ئەمە لەمە بڕۆ بۆ بواری تۆ بڕۆ بۆ بواری هەندەسە لە هەموو بوارێکی ژیانی ئینساندا لەبەر ئومەتی ئیسلامیش حتا نەگەڕێتەوانێ بۆ ئەوەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمانی کردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو مەجد و سەربەرزیە بەدەست ناهێنێتەوە ئەوش بەچی بەدەستی هێنێتەوانێ بزانێت تەماشا پێغەمبەری خوا کە عەلەیهی سەڵات وسەلام چۆن ئێمە فێرەکات یعنی ژیانمان بخەینە گەڕ بۆ خزمەتی خوا ئێستا بە هەر کەس بڵێ ئەڵێ من ئاواتە خوازم بمرم لە پێناوی خوا چونکە ئەڵێ مردن لە پێناوی خوا زۆر گەورەیە محەممەد غەزالی هەیە ئەڵێ من ئەمەوێ نەوەی مسلمان شتێک حاڵی بکەم لێی ئەویش ئەوەیە چۆن مردن لە پێناوی خوا گەورەیە ژیانیش لە پێناوی خوا ئەوەنە گەورەیە یعنی تێبگەن لە معنای ژیان سەحابە خوان لە ڕازبێ پیاوێکە بینن خاوەنی هێز و قووەت و نەشاتێکە بەرەگەدا ئەڕوا تەماشایەکەن دەفەرمون لەو کانە هذا خۆزگام هێز و قووەت و نەشات و وریاییە لە پێناوی خوا و لە جیهادا سەرفی بکردایە ڕەسوڵ الله عەلەیهی وسەلام دەفەرمێ ئەمە ئەگەر بڕوات هەوڵ کاسبی بکات لە بە نەفسە و کە نەفسی خۆی بپارێزێ بۆ تووشی سوالکردن نەبێ خۆی هەوڵ بات بۆ خۆی ئەمەش فی سەبیل اللهە ئەگەر هەوڵ بات بۆ چەند منداڵێکی بچووک کە مەسروفیان بکێشە و بێنیازیان بکات ئەوەش فهو فی سەبیل الله وإن كان يسعى على أبوين شيخين كبيرين فهو في سبيل الله أجر هولي شي بو خدمة كدني دايكو باوكي بي أو قوة هيزو نشاط أوش في سبيل الله كوتا في سبيل الله يقلا ينية جياني إيما وكو شيء تلخ وانا سانا فرمي
ئەڵێ خەڵکی ئێمە وا حاڵی بۆ بەهەشتەکەی خوا دوو دەرگایە سێ دەرگایە بۆی خۆی گرتۆ بە دووسێ عیبادەتەوە کاکە هەزاران ڕێگا هەیە تۆ ئەگەینە بە بەهەشتی خوای گەورە گرنگترینی ئەم ڕێگانە ئەوەیە تۆ خزمەتی خەڵکەیت خەڵک بەختەوەرکەی خەڵک دڵخۆشکەیت ئەمەش بەچی بەدەزیێ بۆی کە ئینسان بجوڵێ بۆی کە ئینسان نەشاطی هەبێ بەوەی کە هەرێکێ لێمە خوای گەورە سوبحانەهو وتعالا هێز و توانا و قووەتێکی پێداوە هەیە لە بیرکردنەوەیە هەیە لە بەرنامەی جوان داڕشتنە هەیە لە تەڕحکردنی فکرەی جوان هەیە لە قسەکردنە هەیە لە نووسیندا هەیە لە بەرنامە پێشکەشکردنە ئێتە هەرێکە و لە بوارێکدا بێگومان مامۆستا بچووکترین یەکە و کەم پێم وایە گەورەترین یەکەشە لە ژیاندا خێزانە لە ڕاستەکە بچووکترین یەکەی لەوەی کە مرۆڤەکانی تیا پەروەردە دەکرێت تیا گەشە دەکەن و گەورە دەبن بەڵام گەورەترین یەکەشە لەو ڕۆوە بە بۆچینی من هەڵبەت ئەگەر ئەوێ باش بوو تەواوی کۆمەلگا باش دەبێت ئەگەر ئەوێ خراپ بوو تەواوی کۆمەلگا خراپ دەبێت کەواتە کۆمەلگا هەموو یەکەیەکە ئەگەر وەک خێزانێک سەیری بکەی ئەگەر خێزانەکە باش بوو کۆمەلگاش باش دەبێت ئەمەوێ لە ناو خێزانەوە سەرەتا لە ناو خێزانەوە دەست پێ بکەین لەو لە سەفەریەوە دەست پێ بکەین کە ڕای دەخەین لەو کەلوپەل و شمەکانەی کە بەکاری دێنین خۆراکی تیا دەخۆین لەو هەموو پاشماوەی کە لە دوای خۆراکەکانمان کە ئیتر دێ ڕژینە ناو سەلەی خۆڵەکەوە تۆ چ تەمبەڵێک لەمە دەخوێنەوە چی لەمە دەخوێنەوە دکتۆر محەممەد ڕاتب لابلوسی خوای گەورە میهرەبان مەحفوظی کاولیشی ساک هاوتەیە جوان هەیە هەمیشە ئەفەرمێ من کە ئامۆژگاری دایکانەکەم باسی ئەوە ئەەکەم کە دایک و باوک ڕۆلی زۆر گەورە و گرنگی هەیە لە خێزان و منداڵەکانیدا ئەڵێ تۆ شاکە کاتێ تۆ کەسێک پەروەردە ئەەکەی بۆ نمونە خێزان جاری وهەیە پیا و ژن پەروەردەکە جاری وهەیە ژن پیا پەروەردەکە ئەم دوانە مناڵەکانیان پەروەردە ئەەکەن تەمان هەموو جوگەیەکی لایەنەکانی ژیانی ئینسانە بە تابەتێک لەو لایەنانەی کە بەڕێزت ئاماژت پێدا دەفەرمێت تۆ ئەگەر کەسێکی چاک منداڵێکت باش پەروەردەکەی کە بە باشی ڕۆی ئەم باشی ئەو هەتا کوێ بڕوا دەمە سەدەقەی جارێ بۆ تۆ هەتا ڕۆژی قیامەتت جا یەکێک لە ئەو ئیسراف و زیادەڕەویانی کەوا ئێمە ئەیبینین ئەوە تا لە ناو خێزانەکانمانە لەنا ئەو شتومەکانی کەوا ئێمە بەکاری هێنین تەنانەت وەکو ئەڵێ زانست و تەکنۆلۆژیا ئەوەنە پێش کەوتووە ئەوش لەلایەنێکەوە کە مرۆڤەکانی تەمەڵ کردووە لەوەی کە هەموو شتێک ئەمڕۆ حتا موبەڕی دەش یا سپلێدا هەموو شتانە کە بۆتە کۆنتڕۆڵ تەنانەت ئێستا لە سفرەی سەفەری لە قاپی سەفری لە هەبوو ئەم جۆرە شتانەوە ئەمە دەلالت ناکاتە سەر نەجوڵانی مرۆڤ زۆر تەواوە هەر خەبەڕێزت یعنی لە پێشەوە ئاماژەت کرد بە خاڵێک ئەمە لە داهاتووە چەندە نەخۆشی و بارگرانی بۆ ئێمە دروستەکان ینی بۆ خێزانەکانمان بۆ مناڵەکانمان بۆ چاولێکەریمان چێمە زۆر جار ینی خەڵکی ئێمە فێرە بەو چاوکردەوە بۆ نمونە نێکت بێ سفرەکە ڕانەخەیت ئەوژە لەوە لەوانەیە بڵێن حاجژنەکان دەڵێن ئەوە تا خێزانی هەموو خەڵک و ماڵی هەموو خەڵکی هەر ئەوە ڕائەخات و ئەمە ئەلکێ لە کۆڵ ئێمە ئەەکەیتەوانێ بەڵام ئەمانە لەمەوە کە بەڕێز ئاماژەدا تا زۆر شتیتر لە ژیانی ئێمە ئەگەر ئێمە تەماشاکەین بەڕاستی تەمەڵێکی عەجایبمان دەزاوەتێ حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆچی بۆمان بازەکە ئەفەرمێ یەکێک لەو پاداشتە گەورانەی کە هەیە تۆ دەی بۆ جمعە فەرمێ بە پێوەرە ومەشاوە لەم یەرکەب ئەفەرمێ کە هاتی بۆ نێوژە جمعەکان سونەتی ڕەسوڵ صلی الله عەلەیهی وسەلەم هەدی وا بە پێ بڕۆ خۆ ئەمە چی نیشانی ئینسانەدا یعنی ئینسان قووەت و هێز و توانایەکی خۆی هەیە بەگەڕی بخات حتا هەنمانەدا چکە زانێت تەبیعەتی ئینسان حەزی لە تەماڵیە حەزی لەوەیە بە تابەتی سەر حەملەکە سیارە هەیە ڕەنگە خەڵک هێز نەداتە بەرخۆی بڕۆ ئەفەرمێ تۆ دەژۆش گەلە لە ماڵ بڕۆ بۆ مزگەوت بە هەموو هەنگاوێ خوای گەورە سوبحانەهو وتعالا چاکێکت بۆ نووسی ئەمە هانمانەدا یا فەرمی ئەگەر شیفا هەبێ لە چەند شتێک یەکی لەوانە فەرمی ئەلمەشی یانی ڕۆیشتن باش ئەم چەند سوودی هەیە بۆ ئینسان مەگەر رسول صلی الله علیه و نافەرمێ وئین لجەسەدیک عەلەیک حەقا دی خۆ جەسەی خۆشت مافی لەسەرتە خێزانەکەش مافی لەسەرتە مناڵەکانش مافیان لەسەرتە دەی ئێمە چۆن خێزانمان ئالەم یعنی لەم حاڵەتە دوور خێنەوانێ باشە جاری وا هەیە ینی لە دەرەنجامی ئەوانەوە ڕەنگە باوکێک چەند جار شتێک بە مناڵەکەی بڵێ جێبەجێ نەکا چییە تەمەڵیە دانی شێ بە دیار فەیسبوک و بە دیار ئەنتەرنێتەوە خۆگەر ئەمە هەموو شتانە بۆ شتی چاک بەکاربێ و سنووری خۆیە تۆ جاری وا هەیە کابراڵی هەڵەسم بۆ نوێشی بەیانی ئەلێکە هەڵەسم مناڵەکەم هەرواکە ئەنی شەو تا بەیانی ناخەوێت ئەیکەیە خەوێت ئەمە وەکو بەڕێز ئاماژەی پێدا ئەمە ئەم ئومەتی خەوتووە ئەبێ چی
چاوەڕێ لێ بکەیت چی بەرهەم بێنێت یعنی چ مەجد و سەربەرزیەک بۆ خزمەتی خۆی و کۆمەلگاکەی بەدەست بێنێت بەڕاستی یعنی وەکو بەڕێزت ئاماژە پێدا خێزان خاڵی گەورە و گرنگە ئیسلام هاتە ماشاکە زۆر گرنگی داوە بە بواری خێزان چۆکەسە تو ئەم هەموو خێزانی کەەوە ئەیبینی خۆ سەرەتا لە خێزانێکەوە دروست بووە ئەم شارە گەورانە سەرەتا چەند خێزانێکی تیا بووە ئی باش ئەگەر ئەمانە بە سەقافەت و بە ڕۆشنبیرێکی جوان پەروەردە ببێ چەند کاریگەری بۆ سەر خەڵکەکەی تری بۆ سەر دەوروبەرەکەی خۆیان زۆر باشە مامۆستا خێزان لەو ڕۆ باسی بکەین لە ڕووی پەروەردەکردنی تاک بە تاکی منداڵەکان ئێستا پێ وانییە کە زۆر بەمان ینی زۆرێک لە دایک و باوکان داومانەتە تەمەڵێکی عجایب بەوەی کە منداڵەکەت فێری بنمونە فێری قورئانی ناکەی فێری زانستە باشەکانی ناکەی کەمتر وایە لێی بپرسیتەوە بە شوێنیا بڕۆی بە دوای دابچی خەریکی بی خەریکی گەورەکردنی بی لە ڕووی عەقلیەوە لە ڕووی ڕوحیەوە پەروەردەیکەی یعنی پێدوانی لەو ڕۆژ بەڕاستی کە ئەوە کاریگەریەکەی زۆر زیاترە لە ڕووی جەستەیەکەوە مرۆڤ ئەگەر لایانی ڕوحیەکەی و لایانی دەرونیەکەی و لایانی عەقلەکەی و پەروەردەینەکەی پێدوانی لەو ڕۆ تەمبەڵێکی عەجایبەیە بنمونە هەندێک خێزان من کۆبوونەوەی باوکان هەبوو لە خوێندنگا لە قوتابخانە چون من یەکێک لەوانە قسەم کرد بەڕاستی دایک و باوکەکان زۆرینیان واوەی لایەن بوو بەدەست کە باسییان دەکرد لەوێ لە کۆبوونەوەکەدا واوەی لایەن بوو بەدەست منداڵەکانیان و بەدەست ئەو بابەتەی بەڕێز باسی دەکەی هەتا بەیانی هەر ڕاست و چەپ و سەر و خوار پێ دەکەن بە مۆبایل و بە ئایپاد و بە کۆمپیوتەرەکانیان بەڵام ئامادەنین بخوێنن ئامادەنین تێبکۆشن من خۆم کە بەشداریم کرد ئاماژم بەوە کرد کە پێویستە دایکان و باوکان نەیدەنە تەمبەڵی ئاگاداری منداڵەکانیان بن بەو شێوە بێپەرواییەش خوونەدەنەوە هەموو تەکنۆلۆژیا سەر ڕێوەش کاکە هەڵیان سێنن بۆ نوێش کاکە مەڵێ مناڵەکەم خەوی دێ مەڵێ سەعات 2 شەو خەوتۆ نابێت سەعات 4 بانی هەڵسێنە بۆ نوێش فێری تەمبەڵی دەبێت بێگومان مامۆستا بەشێکی ژیانکردنی ئینسانیش هەتا دینداریش بەشێکی ڕاهێنانە ئەگەر تۆ ڕای نەهێنی بێگومان دوجار ڕانایێت قسەیم لەسەرەوە بوو پرسیارەکەم ویستم بڵم کە بەڕاستی ئەگەر لایانی عەقلی و دەرونیان پەروەردە نەکەین زۆر کاریگەریی گەورە دروست نابێت کە ئێستا هەمومان خۆمان داوەتە تەمبەڵێکی زۆر ڕاستە تەمەنی سەهانی دایک و باوک وازانێت ئەگە مناڵەکەی گیلەی بکات یا دەرنەچەڵێ ڕۆ لە تۆ لە چی وکەمە ئەو تاوە تۆ ژووری خۆتە دێ ئەو تا من مەسوفە دەکێشم بەڵام ئەمە ینی حاشا لە ڕووی بەڕێز و هەموو بەڕێزانیش خۆ منداڵ ئاژەڵ نییە تەنها تۆ وابزانی بەخێویکەیت و تەواو بەڵام ئەو لایەنەی کە زۆر گرنگە بریتە لە لایانی تەربیەت بریتە لە لایانی پەروەردەیی وەکو بەڕێزت ئاماژەت پێدا ینی باوکی وا هەیە چۆ بۆ قوتابخانە بۆ سەدانی منداڵەکەی وتوانە خۆم ئەوە پار لێرە بووە ئەمسا تەخەڕوجی کردو لا ئێمە نەماوەتە لە شوێنێکی یعنی نازانێت قوتابخانەکەی لەکوێیە باش ئەمە چۆن لێ بسێتەوە بزانێت ئەمە چەند ئەخوێنێت جارەوە ڕەنگە ئەو منداڵە ئاستی عەقلی ئەوەن پێ نەگەیشت بێ بتوانێت خۆی درکی خوێندن و ساڵێک دواکەوت جۆرشانە بکە بەڵام زۆر گرنگە ڕۆڵی دایک و باوک یەکەم بینی خۆیان و خوای پەروەردگار خوای پەروەردگار فەرمێ وەئمر ئەهلەکە بالصەلاة فەرمانیان پێ بکە بە نوێژ وەکو تۆ فەرموو ئەڵێ خەبەری نابێت و یا بەگوێم ناکە بەدوا فەرمێ وەئمر ئەهلەکە بالصەلاة واصطبر عەلەیها دەبێ ئارام گریت دەبێت سەبر گریت دەبێ مانوو نەبیت دەبێت چۆن بەیانیان خەبەرێک قوتابخانەکەی یا بۆ ئیش و کار و کەسابەت و دوکانەکەی مانوو نابیت دەبێت خەبەریکەیتەوە نوێژەکە جوایە عیبادەتەکە جوایە پەروەردەکردنەکە جوایە ئەگەر ئینسانی موسڵمان ئەوەندەی کە دانیشێت قورئان خوێنێت و یا گوێ لە وتارێکە گرێت لە حەقیقەتی ئەمانە تێبگات یعنی بڵێ باشەمە ئەم وتارەکە گوێی لێ ئەگرم چۆن گۆڕانکاری لە خۆمان دروست بکەم بۆ خۆم بۆ دەوروبەرەکەم بۆ خێزانەکەم چۆن ئێمە ببینە کەسێکی بەسوود ببینە کەسێکی چاک ببینە کەسێک کە چست و چالاک بێ سەحاباتم بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام یەکێک لەو شتانەی کە بەیعەتی لەوەرگرت فەرموو بایعونی بەیعەتم پێبەن عەلە السەمع والطاعة لەسەر ئەوەی کە گوێڕایەڵی من بکەن و فەرمانەکانی من جێبەجێکەن ئەی فەرموو لە کاتی فی النەشاط والکەسل ئینسان جاری وا هەیە تەمەڵی ڕووی تێ ئەکات ینی هەنی حاڵەت وایە ئینسان جاری وا هەیە تۆ ئەدەیە کارێ بکەیت کە بۆ شێوازە نایەتە پێشەوەکو تۆ حەزەکەی سا دەبیتەوە هەنی حاڵەت ئەگوجێ لە ژیانی ئینسان نابێم ئەگەر ئینسانەکە بووە سیفەتێک بێ بۆ لەقەبێک بڵێن فڵانەکە وەڵای ئەوەنە تەمەڵە هیچی لە خۆی نەگرتووە تەماشاکە گەر پیاو بێ لە ناو ماڵە کەسێکی
منبوذة يعني بونا من ژنان لە گەڕەکە دائنیشن باسیکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی 11 ژن کۆبوونەوە لە بینی یەکتریا وتیان بابێن باسی پیاوەکانمان کە ئەڵێتە هەر یەکە و جۆرێک باسی پیاوەکەی خۆی کرد ژنانی ئێستا شەر وایە دانیشێ کورد ئاڵێ وەڵڵاهی ئەوە نە تەممەڵە يعني هیچی لە خۆی نەگەت و نە ئیش و کەسابەتێکی دەرەوەکە نە ئیشێکی ماڵەوە ئەکا ئەگەر ژنەکە جوان نەبێت یعنی چوست و چالاک نەبێت لە ئیشی ماڵە بە هەمان شێوە پیاوەکە گلەیی لێکە ئەی تەسیر و کاروگەری ئەمە بۆ چەندێ بۆ سەر منداڵەکانشان لەبەر ڕۆڵی دایک و باوک لەلایەنی تربیەت لەلایەنی زانستی ئێستا زۆر دایک و باوکی وا هەیە ها خەمخۆرە دەی مناڵەکانی مامۆستا فێرە قورئانی بکە فێرە دەرسی دینی بکە باوەکو خۆم کوێر دەرچوم بە ئەووا دەرنەچێت خۆم ناتوانم پەروەردەیەکەم با خۆی پەروەردەیەکی جوان وەرگێت یعنی ئەمەش بەشێکە لە دڵسۆزی کە خۆی نەتوانێت باشە لە لایەکی ترەوە هەوڵی بۆ ئەدات بەڵام هەرێکێ لە ئێمە بە گوێرەی توانای خۆی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا پێی داوە دەبێت بەڕاستی هەوڵی بۆ بدات چونکە بەڕاستی ئەم تەمەڵەی میلەتی ئێمە دەستی داوەتێ تەماشاکە لەلایەنی علم و زانستەوە لەلایەنی تەکنۆلۆژیاوە لەلایەنی پێشکەوتنەوە هەلم لایەنەوە گەر تەماشا بکەین میلەتی ئێمە بەڕاستی بەرەو دواوە چەندین ساڵی ڕاوێنێتە دواوە بەڕاستی و تۆرە تەماشاکە تەماشا یعنی ئاسی ڕۆشنبیرەکانمان کە تەماشا ئاسی ئەوانەکە کە جامیعەیان تەواو کردووە یعنی کابرا خۆ کە ئەخوێنێت ئەبێ بزانی ئەم سبەینێ ئەبێ جیلێ پەروەردەکە ئاخر ناکرێت کابرا تەخەڕوجە کولێک زبانی عەرەبی تەواو کردو نەتوانێت ئینشایە بنووسێت کەسێکی تر لە بوارێکی ترە نەتوانێت لە پسپۆرەکەی خۆی دا قسە بکات ئەمە بەڕاستی کارەساتە ئێستا مامۆستا زۆر جاروای لێ هاتووە خوێندن لە پێناوی بڕوانامەدایە خوێندن لە پێناوی خوێندندایە نە خوێندن لە پێناوی ژیاندا خوێندن لە پێناوی پەروەردەکردندا خوێندن لە پێناوی ئەوەی کە تۆی تر سبەینێ جێگای ئەوەوە دەگیریەوە کە ئێستا ئەوانە پەروەردەکەن سبەینێ تۆ دەبی بە پەروەردەکار مامۆستا هەڕەشەی ئیسلام تێڕوانینی ئیسلام و هەڕەشەی ئیسلام و قسەی ئیسلام لەسەر ئەوانەی کە تەمەڵن سەری ئەوانەی کە کار ناکەن کە چالاک نین خولق الئینسان عەجوولە کە نایان و ناچن کە تێکۆشان ناکەن وەکو ئەوەی پێویستە لەسەریان ئەگەر سێری کەسێکی غەربی بکەی ئەوانەی کە لە ئەوروپا و لە خۆراوەوە دێنەوە هەر کەس و کارەکانی خۆمان کە چوونەتە ئەوێ دێنەوە زۆر کات دەڵێ من کاتم نییە کە تۆ تەلەفۆنی بۆ بکەی کاتم نییە لەبەر لەسەر کارم کاتێ دەچێتە شوێنی کارەکەی ئۆفیسەکەی جلوبەرگەکانی دەبێ هەمووی بگۆڕێ جلوبەرجی تایبەتی ئەو بکاتە بەری دەبێ مۆبایلەکەی و سەعاتەکەی و ملوانکەکەی و هەموو کەلوپەلەکانی و پێڵاوەکانیشی دابنێت لە سندوقێکی تایبەتدا و لەو ماوەی ئەو 8 سەعاتە ناتوانانی پەیوەندیشی پێ بکەیت تەنها 20 خولەکێکیانی سەعاتێک کاتیان ئەگەر نوێژی بکەن تێدا ئیستراحەت بکەن ئەوان بەو شێوە پێشکەوتن هەڕەشەی ئیسلام چیوە سەرنجامەکەشی چی ئەگەر ئێمە هەر تەمبەڵ بین بەڕاستی دەگەینە شوێ بەڕاستی زەرەر و زیانەکانی تا شوێ نغڕۆمان دەکات رسول الله عليه الصلاة والسلام أمجرمان دكاد فرميت المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف إنساني إيمان داري بهيزو بقوته بتوانا طبعا لها مولا يعني كوا خير ترو خوش ويسر الله إخوة لإيمان داري لاواس باشا في غمار إخوة عليه الصلاة والسلام دفن وفي كل خير حدو كان بجوري خويان خير وشاكيان تيدايا باشا فرمي احرص على ما ينفعك ئەو شتەی ئەزانی سوود بە تو ئەگەیەنێ سوور بە لەسەر بەدەستهێنانی وەلا تعجز عاجز و بێدەسەڵات و بێتوانا مەبە مەڵێ ئەو کارم پێدەکرێت واستعن بالله ولا تعجز کۆمەکیت بەخوا بێت دەسەوتان دامەنیشە دەست بە ئینسانی وا هەیە کار گەزانی خێر و چاکەی تێدا بەس نایکات دوایی کە بۆی نەکراڵێ چی ئەگەر ئەو کارم بکردایە باشە ئەوەم دەزەکەو بۆ رسول الله صلى الله عليه وسلم فرمي أو يسود بيقين احرص على ما ينفع واستعن بالله ولا تعجز فإن أصابك شيء فلا تقل لو أني فعلت كذا لكان كذا وكذا إنساني ما درنا بأجر بكار بيني تو هولي خود با خود ماندوبك كواتل بساركي برستوا والله ما كي أو حال بالإنساني إيمان دار أو كسيكي بهيز بيه کەسێکی بەتوانا بێ کەسێکی چوست و چالاک بێ کەسێکی گورج و گۆڵ بێ کەسێ بێ لەوەی ئەزانێ سوودی پێ ئەگەیەنێت سوور بێ لەسەری بەردەوام بێ هەوڵی بۆ بدات ئەو تەنگ و چەڵەم و ناڕەحەتیانی کە دێتە ڕێ سادی نەکاتەوە پێش بەخوای گەورە سوبحانەهو وتەعالا لەسەری بەردەوام بێت ئەمە ئیمان کەسانێکی تر کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە دووڕوو ناویانەبات ئەفەرمێ ئەوانن کە هەمیشە تەمبەڵی هەڵبژێرن حتا کاتی هەڵەسن بۆ ئەنجامدانی عیبادەت و نوێژەکانیان
ولا يأتون الصلاة إلا وهم كسالى. يعني كاتك وأوان هلسن وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى. كاتك هلسن بوني وجكان يعني أو نبت تمليو لشقراني وبارقصية وهلسن يعني لسريا النار حتى لشون ترافمي ولا يأتون الصلاة إلا وهم كسالى ولا ينفقون إلا وهم كارهون. بزور نبي نيجناكن يعني زوري شان لنكري خير ناكن والله إنسان إيمان دار وانية. حتى هيك العلماء رحمة إخوان بيت سرنجيكي زور جوان ك السركيك لآتكاني قرآني بيروس كخواي سبحانه وتعالى باسي دور وكانك أواني كبجداري بجدارينك لخدمة پیغمبر إخوة عليه الصلاة والسلام پروردگار فرموي أوانا كره اللهم بعاثهم. خواي پروردگار بين ناخوش بو كوا أوان بجدار من لو خير قوليا ويفثبطهم سستي كردن فمقيل اقعدوا مع القاعدين. قال ذا علماء فرمون اگر انسان نوێژی کرد لە نوێژەکەی سست بوو يعني ڕۆژانە 10 ساعت 12 ساعت هەڵە سوورێت بەڵام لەگەڵ کاتی نوێژەکەی کورسیە بۆ خۆی دانێ قاج ڕاکێشێت يعني عیبادەتەکە ئەگەر عوزری بێ ئەمە جیایە بەڵام توانە هەیە بەڵام بۆ عیبادەتەکە سستە ئەفەمون ئەلەوە بترسە کە خوا ئەو کار و عیبادەتەی تۆی پێ ناخۆش بێت بۆیە تۆ سیتایە كره اللهم بعاثهم فثبطهم. يعني خۆی گەورە کارەکەی ئەوانی پێ ناخۆش بوو چونکە ئەهلی ئیمان نەبوون بە تەواوەتی بۆی ئەوان سز بوون. بۆیە ئەفەرمێ ئەگەر سستی و بینی لە عیبادەتەکاندا لە خۆت بترسە لەوەی کە کارەکەی تۆ چاک نییە وەخوای گەورە پێی خۆش نییە بۆیە تۆ سستیتایە. کەواتە سیفەتی ئەهلی ئیمان پێچەوانەی ئەمەیە ئەوانەی دووڕوون شک و گومانیان هەیە لە هەموو شتێکە بۆی ئەوان سستی ئەکەن و بە زۆرەکەن بەڵام ئەهلی ئیمان لەبەر ئەوەی باوەڕی تەواوی هەیە بەخوای پەروەردگار تەبارەکە و تەعالە و یەقینی هەیە لەسەر ئەوانەی کەوا خوای گەورە سبحانه وتعالى پاداشی ئەداتەوە. هەر کارێکی چاک تۆی کەی بۆ خزمەتی خۆت بۆ خزمەتی خێزانەکەت بۆ خزمەتی کۆمەڵگاکەت خوای گەورە سبحانه وتعالى بەم پاداشتی بەخێر ئەداتەوە. الدال على الخير كفاعله. تۆ ڕێنمووی کەسێکەکەی بۆ کارێکی خێر خۆ ناتوانیت ئەو کەسە کارەکە ئەکا بەڵام تۆ بەقەر ئەو خێر دەگا بۆ چونکە تۆ ڕێی ئەو نیشاندا. لەبەر ئەوە يعني ئەهلی ئیمان ئەبێ کەسێکی چوس و چالاک کەسێکی گورج و گۆڵ بێت. ئەگەر ئینسان سستی بینی لەمانەیە ئەوە بەڕاستی بترسێت لەوەی کە یعنی ئیمانەکەی تەواو نییە یا پەنا بەخوا یەقینەکەی تەواو نییە. زۆر باش مامۆستا. خەڵکی وڵاتان کۆمەڵی وڵات ئەوروپا بنمونە و وڵاتانی ئاسیاش بەشێک لە وڵاتانی ئاسیا کە دەستیان کرد بە کارکردن وەکو کوردواتنی دەڵێ قۆڵیان باسکیان لێ هەڵماڵی ئیشیان کرد پێشکەوتن سەرکەوتن وڵاتەکانیان بوونە وڵاتی سەنتەری بازرگانی وڵاتەکانیان بوونە وڵاتی زۆر پێشکەوت و لە ڕووی گەشت و گوزارەوە لە ڕووی تەکنەلۆژیاوە لە هەموو بوارەکانەوە بەڵام بێگومان ئەوە کرێکارەکانیان فەرمانبەرەکانیان سەرکارەکانیان ئیشی باش و لە جێ خۆیدا و بە پێ ئەو کاتەی بۆیان دیاریکرا و ئیشیان کردو و تەمەڵیان تیان نەکردووە. مامۆستا دەمەوێت بڵم کرێکار کە کارێک دەکا کرێکارە و دەیەوێت بە عەرەقی نەچوانی خۆی بژیە فەرمانبەرێکە کارمەندێکە سەرکارێکە سەرپەرشتی کارێکە هەر یەک لەوانە بیکری لە وڵاتی ئێمە کاتێک کار دەکا کرێکارەکە خواخوایەتی گزیکە لەو کاتەی کە ئەو چەند کاتەی 8 ساعتە کاری تیا دەکا ماوەیەک لە کاتەکەی بدزێتەوە جا بەهۆی نان خواردنەوەی بەهۆی نوێژکردنەوە بۆی ئیسراحەتەوەیە بۆی پشووی نیۆڕۆیە بەس بۆی بەشێک لە کاتەکەی لە خاوەن کارەکەی گزی تیا بکە. کارمەندەکە بە پێی پێویست لە سەر کارەکەی ئیش ناکە و ئیلە ئاخیری. ئەمانە ئەم تەمبەڵی کردنە بەڕاستی ئەمانە ئەم کارانە ئەوەی لە بەرامبەری داوەری دەگرێت ئەو مافەی لە بەرامبەری دەگرێت هەڕەشەی ئەوە لەسەرنی ئەگەر ئەمە لەوانەیە حەڵاڵیش نەبێت لە کاتێک داوەری دەگرێت و ئەگەر وا بکەین وڵاتەکەمان هەراوا بە دواکەوتوی نامێنێتەوە هەروە بە شەپڕێوی نامێنێتەوە. خۆی ئاینی پیرۆزی ئیسلام ینی کە خوای پەروەردگار تەبارەکە و تەعالە خاوەنی ئەم دینەیە ڕەسوول عەلەیهی سەڵات وسەلام گەیەنەری ئەو دینەیە هیچ دینێک نییە بەقەد ئاینی پیرۆزی ئیسلام هانی ئەم ڕەوشتە جوانانە بدات لەگەڵ ئەوەشا کە هەر کەسێکی ئیماندار کارێک دەکات خوای گەورە ئین الله کان عەلەیکم ڕەقیبا. ینی لە ڕەنگە لە شوێنێک لە هەر شوێنێک ئەگەر خەڵکێک حساب کا بۆ کامێرێکی چاودێری بڵێن لە سوپەرمارکێتێ
دوکانێک حتا شەقامێک شۆفێرێکە بە شەقامێکە ئەڕوا و زیاد لە سنوورەکەی خۆی ناڕە لەبەر ئەڵێ ڕەنگە کامێرەی لێبێت غەرامە بکرێ بەڵام ئێمە هەست دەکەین کامێرێکی خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا بەردەوام مراقەبەی ژیانی ئێمە ئەکا هیچ شوێنێکی پەنهانیشمان نییە ڕەحمەتی خوا لێبێت یعنی ئەوەی لای ئێمە وە ئەزانی شوێنێکی زۆر پەنهانە یا کەس نایبینێت خوای گەورە هەمووی ئاشکرا ئەکا یەومە تبلە السەرائر نهێنەکانیش هەمووی بەڕاستی ئاشکرا بێ فما له من قوة ولا ناصر نەهێز و توانای هەیە نە پشتیوانی هەیە لەبەرەوە ئینسانی موسڵمان خەریکی هەر کارێکە ئەبێ بە جوانی بیکە ئێمە بۆچی عولەما ڕەحمەتی خوا لێبێ لە دەقی ئاەت و فەرمودەکان کە وەریانگێت و ئەفەرموو هەر کردەوەی ئینسانێکە لا خوا وەرگیراو نییە حتا دوو خاڵی ئەبێ دوو خاڵی تابێ یەکەمینان بریتێ لە ئیخلاص دووهەمینە بریتێ لە متابعین لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیکە ئیخلاسەکە مەبەستەکە یعنی ڕزابوونی خوا ئاگاداری خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا کابرایەک بۆ نمونە لە وڵاتە ئەوروپیانە ئیژەکە بەڵام چەند ئیخلاس و دڵسۆزی هەیە بۆ کارەکەی خۆی بەڵام تۆی موسڵمان سەرەڕای ئەوەی کە تۆ کارێکی ژەکەی و پارێشی لەسەر وەرەگری بەڵام ئێشتا چاوەڕێی ئەجر و پاداشی لای خۆی پەروەردگار تەبارەکە و تەعالا چونکە کاسبی حەڵاڵیش بۆ تۆ بەڕاستی هەر خوای گەورە بە عیبادەت و بەکاری چاکەوە دەنووسێ بەو مەرجەی کە تۆ نیەتی بێ کاسوێکی حەڵاڵ بکەی بۆی خۆت و خێزان و ماڵ و منداڵ بپارێزی لە شتی خراپ و لە شتی چاکەدا ئەم پارە کە پەیات کردەوە بەکاری بهێنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێ لەو دوعانە کە دائیمە فەرموو سەحابەش مناڵەکانیان دانیشان فێریانە کرد ئەیانوو سەمیعت رەسوول الله صلی الله علیه وسلم بیسومانە لە پێغەمبەری خوا ئەم دوعای کردو ئێوەش بیکەن کە دەیفەرموو اللهم إني أعوذ بك من العجز والكسل خوایە پەنا بە تۆ ئەگرم لە دەسەوسانی لە تەمبەڵی ئەناگرێتەوە بە خوای پەروەردگار چکە بەڕاستی ئەمە ئەگەر لە ئینسان نابوو ئیتر یعنی دنیا و قیامەتیشی بەڕاستی ئەفەوتێنێ ئەوە قیامەتی لە زۆرێک لە کردەوە چاکەکان سادی ئەکاتەوە تەمبەڵی ئەکات ئەی لە مافی خەڵکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە سەحابەکانی فەرموو کەسانێکن لە ڕۆژی دواییدا خوای پەروەردگاریان هێنێت ئەوەندە کردەوەیان هەیە وەکو جیبالی تیهامەتە بەیضاء بە ئەندازەی شاخەسپیەکانی تیهامە کە زنجیرە شاخە لە نێوان سعودی و یەمەندا فەرمێن بە ئەندازەی درێژایی پانتای ئەوە کردەوەیان هەیە بەڵام کە ئەگەن بەخوا یەجعلها الله هەباء منثورا وەکو تۆزی بەرباهی چی نامێنێت سەحابە وتیان کێن صفهم لەنا فەرمی کەسانێکن وەکو ئێوە نوێژەکەن و کاروکردەوەی چاکە ئەکەن بەڵام کەسانێکن ئیذا خەلەو بمەحارم الله انتهەکوها هەر کاتی لە شوێنێکدا بوون زانیان چاوی خەڵکیان لەسەر نییە شتێکی ناڕێکی ئارامکراوێن بۆ ڕێکەوی لەو کاتەیە ئەنجامیەدەن کە برە بۆ نمونە لەسەر ئیشێکە لەبەر ئیشەکەی بە چوس و چالاکی و بەڕێکوپێکی بکە کاتی هەزەزانەی خاوەن بیناکە یا مهندیسەکە یا خاوەن کارەکە لەوێ نییە ئەمجا لەو کاتەیە تەمەڵی ئەکا سستی ئەکا لە ئیشەکەی بە چاکی نایکە ئەوە یعنی حسابەکە بۆ ئەو کەسە بەڵام هەز ناکا بۆ خوای ئەو کەسە کە خوای گەورە مراقیب و چاودێرە بەسەری وەی بزانەمە چەنە تاوانێکی گەورەیە جا ئەوە بۆ هەموو شتێکی ژیانی ئێمە هەروایە یعنی هەر کەسێ لە بوارەکەی خۆیە کەسێک کە مۆزەفە بۆیان دانەوە بۆ لە سەعات 8:30 و سەعات 2 کەسێک کە مامۆستایە کەسێک قوتابخانەیە کەسێک مامۆستای مزگەوتە وەستایە کەسێک کرێکارە یعنی لە هەموو لایەنێکی ژیانی ئێمە هەروایە زۆر باشە مامۆستا ساڵانی ڕابردوو پێش ئەوەی ئەم قەیرانە بێکا پێدەوترێ قەیرانی دارایی جا دروست کراوەیان بۆ وەلحاڵ سێمە سەر ئەو بابەتە نیە زۆرێک لە خەڵکی وای لێ کرێکاری ناکەم زۆرێک لە کۆمپانیەکان کرێکاری خۆماڵیم دەست ناکەوێ خەڵکیان لە دەرەوە دێنا بۆی کارکەن دەمێ بپرسم میلەتی کورد بە میلەتێکی ئازا جەسوور کارکردە لێبڕاو دژی دەستە پاچێ و دەسەوستانی بەڕاستی ئێستا ئەنی حەز ناکرێت کە تەمبەڵی ڕووی کردووە ئەم تەمبەڵیە چاوەکەی لە چیوەیە لەوەی کە بەڕاستی بێ ئاگاین لە بەڕاستی کە پشتمان لێ کردوێتەوە نامانەوێت پێش بکەوین دەمانەوێت هەر بە دواکەوتی بمێنینەوە دەمانەوێت هەر چاو لە دەستی خەڵک بین بۆچی ڕوومان داوەتە تەمبەڵی خومانەوەتە تەمبەڵی حەزمان لە تەمبەڵیە لە کاتێکدا دەشزانین سەرنجامەکەی ڕوون و ئاشکرایە زۆر ڕاستە ئەگەر ئێمە تەماشاکەین لە هەموو لایەنێکەوە بۆ نمونە ژیانی مامۆستایەتی مامۆستای مزگەوت
گەرێنەوە بۆ 30 ساڵ لەمەوە پێش مامۆستایە کە ئەبوو بە مەلا چەند شاریە کرد چەند وڵاتە گەڕا کەسێک کە کتێبێکی ئەنووسی ئەڕۆی بە چەندین وڵاتە ئەگەڕا ینی مفەسیرێک حتاکێ لە خۆناسان هاتوو کتێبێکی نووسیوە ئەوانەی کە شار و وڵاتیان گرتووە بۆ وەرگرتی یەک حەدیث مەشاهدی ئەمانەکە ئێستێمە ڕەنگە تەلەبەیەکمان بێت ناوی بێتەوانێ لە کۆلێژێک بۆ نمونە لەو شارە لەو شوێنە ئیتر ئامادەی تیانێ بڕوا بخوێنێت لەگەڵ ئەوەیە ئەوکو بڕێزت ئاماژەت پێدا ئێمە باو باپیری ئێمە چەند هەوڵیان داوە بۆ خوێندن بۆ ینی ئەوەی کە بووە ینی بە گوێرەی ئەوەی کەوا بەدەست هاتووە لە زەمەنی خۆیانە بۆ بژێوی ژیانی خۆیان باو باپیرانێکمانەوەی کە تەمەنیان زۆر ببێ لە کۆڵێ لە گرانێک گەورەکە یا لەو زەمنە ناڕەحەتیانە ژیاون باشە زەمەنێ بۆ ساڵیوە هەبووە باران نەبووە ینی چەندین ساڵ کوشت و کاڵی نەبووە ینی خەڵک ژیانی نەبووە بەڵام چۆن ئەمانە خۆیان بەخێو کردووە ئاژەڵاتیان کردووە ینی کاتێکەوە جاری وەهەوە بارەتریان پێ بووە چەندین سەعات ڕۆیشت تا بچنە شوێنێک بیفرۆشن و دوای ئەوە بگەڕێنەوە دوای ئەوە داویانە هەن گەنمی کردبێ چەندین ڕۆژ ڕۆیشت سەر لەم شارباژێڕەی ئێمە باشە بۆ نمونە لە شوێنێکی وەکو ئەحمەداوا لە مەنتیقەی هەورامان یا بابێ بۆ مەنتیقەی ئەملاو نزیک بۆ کۆڵێ دۆڵپەمە ئەو شوێنانە کە بڵێن ئاشی ئاوی لێ بووە جارەوە چەندین ڕۆژ ڕۆیشتون تاوەکو ئەوەی تەنەکەیەک گەنم بهارن تاوەکو چەند نانێکیان دەستکەوێ ئێستا خەڵک ژیان و مەعیشەت کەسابەت کابرا ئەڵێ نییە لەگەڵەوەی کۆمپانیاکان بە هەزارها ینی کارگوزارانێک کە لە وڵاتانەوە هێناویانە بەڵام خەڵکی ئێمە وای لێ هاتووە بەڕاستی ئەڵێ ئیش نییە کار نییە کەسابەت نییە ئیشێکی بۆ دەزۆرە جاکێ و ئیشەکە جاکێ بەوە ڕازیە بێ جاکێ بەو پارە ڕازیە بێ باشە کەمێکت دەستکەوێ باش یا وەک لەوەی کەوا تۆ هەر هیچی دەست نەکەوی هیچی پێ نەبێت بەڕاستی یعنی ئەم تەمەڵیە کە کەوتووەتە ژیانی ئێمە وای لێ کردوین ئەگەر تەماشا بکەین لە هەموو لایەنێکەوە تەماشاکەی بەرەوبووممان نییە تەماشاکەی بەرهەممان نییە یعنی دڵمان خۆش نییە بۆ ژیانی خۆمان بۆ ژیانی دەوروبەرمان ئەمجا حەقیقەتەن کەناڵەکانیش ینی هەنێک کەناڵ زۆر ئیشیان کردووە لەسەر ئەمە ینی شەوان کەناڵی وای هەر بە مسەلسەل یعنی بە خەڵک دەڵێ دانیشە و بەڵێ دانیشە بەدەم چای و قاوە خواردنەوە سەیری من بکە ئیتر دائەنیشێ خۆ ئەم حەڵقەیەش 200 حەڵقە 300 حەڵقە دائەنیشێ بەدیارێەوە فکریش ئەخلاقیش هەموو شتێک زۆر تەئسیری هەیە ئەنجا کابرا میوانداری ناکە سەردان ناکە بۆ وڵا خوا فلیمەکە ناکەین ئەڕوا بۆ سەردانی دائەنیشێ لە بەرەوەی دوو قسەی چاکە دوو قسەی بەسوودکە ئەخ تۆ جاری وا هەیە قووەت و نەشاتەکەی تۆ ئەوە تا چوار قسەی جوانکەی لە مەجلیسێک ئەوێش دانیشێ بە دیار تەلەڤیزیۆنەوە خوا وەڵا کاتی حەڵقەکەی با تەماشایکەین یعنی ئەو تەواوە بێت لە ماڵی خۆمان تەلەڤیزیۆنمانەیە گەر سەیری تەلەڤیزیۆنم کردایە نەهاتم بۆیە ڕەحمەتی خوا لێ بێت بەڕاستی ینی مامۆستا بەختیارگیان ئەمڕۆ ژیانی خەڵک وای لێ هاتووە ینی بەڕۆژ ئەوە ژیانەکەیت ئەمجار بە شەویش تەماشاکە دائەنیشێ بە دیار مسلسل و بە دیار فلیم و بە دیار بەرنامەی بێکەڵک والله بەرنامەی وا هەیە ینی لە کەناڵی ئاسمانیەوە لە کەناڵی فیدیۆ پەخشەکرێ والله بەداخەوە یعنی ئینسان کە ئەو شتانە ئەبینێ ئەو بەرنامانە پەخشەکرێ نیشانی خەڵگەدرێ فکرەی بۆ دائەنێ والله ئینسان قێز دەکاتەوە لە ئینسانیەتی خۆی باشە بەڕاستی ئەمانە چەنە تەئسیر لەسەر کۆمەلگای ئێمە دائەنێ بەڕاستی ئەمە جا تۆ تەماشای ئەمەکە ئەمە لەم کاتانەیە لە ژیانی خەڵکی ئەگرێت چەنە ئێمە بەرەو دواوە ئەوە سبەینێ لە دایرەکەی لە ئیشەکەی لە کارەکەی لە هەر شتێکی تر هەر باسی فلیمەکەیە ئەو فلان بوو بەچی ئەو بوو بەچی تەماشاکەی ژیانی ئێمە بۆ ئابەمە بەڵام ئەگەر تەماشا بکەیت یعنی خۆزگە چۆن ئێمە بۆ زۆر شتی تر ڕاپرسی ئەەکەین شت ئەەکەین ئەمە لە خوێنەوارەکانمان لە شەرەزاکانمان پرسیاری ئەوە بکرایە ئەریکا کە تۆ لە سەعاتێکە ئەوەندە لەسەر فەیسبووکی ئەرێ تۆ چەند شت بڵاوەکەیتەوە تۆ چی ئەنووسیت یا ئەرێ تۆ گەنجێکی ئەرێ تۆڵی کاکە من 2 ساڵە 3 ساڵە تەعین نەبووم ئەرێ تۆ لەم بوارەی خۆتە باشە ئەو علمێکی خوێنوتە لەبیرت ماوە باشە چەند کتێبت خوێنوتەوە ممارەسەت کردووە یان هیچ نەبێ بە نەزەری دوای بە شوێنیان چووی زۆر ڕاستە ئەمانە بەڕاستی هەمووی گرنگن بۆ ژیانی ئێمە ئەگەر ئێمە
وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالە فێرمانی کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فێرمانی کردووە ئێمە هەوڵ بدەین کۆشش بکەین هێز و قووەت و توانەکانی خۆمان بەگەڕ بخەین بەڕاستی ئێمە دەتوانین یعنی کۆمەڵگەی خۆمان لەو ناڕەحەتی ڕزگارکەین ئاخر ئێمە ئەم خەوتووەی کە خەڵکی ئێمە تێیکەوتووە باشە وە ڕازی بوونیش بەو خەوتنە ئەمەیە وای لێ کردووە کاکە قەیران لەسەر قەیران دروستە بێ خەم لەسەر خەم دروستە بێ هەمووی ژن پیا و منداڵ هەمووی بێتاقەتە هەمووی غەمبارە هەمووی دڵی تەنگە بێتاقەتە زۆر باش مامۆستاوامان کە لە سەفرە و گەشت و گوزاریەکانیشدا لە سەفرەکاندا لە سەیرانەکاندا کە خەڵکی ئەمە دەچێتە دەرەوە بەس خەریکی خواردن و خەریکی تکە و کەباب و دۆڵمە خواردن و ئیتر چودان چەرس خواردنە هەر تااقەتیان نێت تۆزێ بەو کەژوچێوەیە بڕۆن تۆزێ دوورکەونە لە ژاوەژاو دیسان لەوێ ژاوەژاو